سەدای ئەمریکا دنبالکەرێت. سەرۆک ترامپ لە کەمپی دەیڤید لەگەڵ کابینەکەی کۆبوویەوە و هۆشداری دایەوە ئێران. ji ber êrişên Îranê agir bi zeviyên cotkarên Helebcayê dikeve. ساڵیادی ئەنفالی بارزانیەکان و ڕۆڵی کۆنگرس لە ناساندنی دۆسیەی ئەنفال و پشتگیریکردنی کورد. Şîrovekar dibêjin beşdariya kampanyayên Tirkiye di hilbirîna nefta Kerkûkê de bandora wê ya siyasî li Iraqê zêde dike. Ji dengê Amerîka li Washington hûn bi xêr hatine vê bernameya zindî ji beşê Kurdî îroîne nehê gela wê ja 2726 a Kurdî ku dike 31 tîrmeha 2026 a Zayînê. Esîrwan Quçome legel hevkara xwe Befra û Nûrî di vê demjimêrê de nûçe û agahiyên herî dawî ji Amerîka, Kurdistan û Rojhilata Navîn bi we pêşkêş dikin. بەڵێ بینەرانی عزیز لەگەڵ ئێوە پێداچوونەوە بە گرنگترین هەواڵەکاندا دەکەین و لە کاریگەری ئەم پێشاتانە لەسەر ناوچەکە و جیهان دەکۆڵینەوە. لەگەڵمان بمێننەوە. وەکەمیشە لە کۆشکی سپیەوە دەست پێ دەکەین. گرژیەکانی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی وەک خۆی جێگای سەرنجن و دانۆڵد ترامپ ئەمڕۆ کۆبوونەوەی کابینەی حکوومەتەکەی لە کەمپی دەیڤید ئەنجامدا کە تێیدا پێشاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ململانەیە لەگەڵ کۆماری ئیسلامی بەشی زۆری گفتوگۆکانیان بوو. بۆ زانینی دوایین وردەکاری کۆبوونەوەکە دەچینە لای پایامنێری کۆشکی سپیمان. هیوا سەلام. هیوا تا ئێستا چه زانیاریەک لە کۆبوونەوەی ئەمڕۆی کەمپی دەیڤید بڵاو کراوەتەوە و گرنگترین بابەتەکانی کە باسکراون لەو گفتوگۆیە لەو دانیشتنا چ بووە؟ بەفرا و کەمپ دەیڤید بۆ بەناوبانگە کە سەرۆکەکانی ئەمریکا لە کاتی بڕیاری چارەنووساز کۆبوونەوەکانی حکوومەت لەو شوێنە دەکەن. کام دەیڤید هەمان ئەو کامپەیە کە لە ساڵی 1970دا ڕێکەوتنامەی نێوان ئیسرائیل و میسری تێدا واژۆکرا. ئەمڕۆژ کابینەی دۆناڵد ترامپ لەوێ کۆبوونەوە دەربارەی زۆر بابەت قسەیان کرد. لەوانە نرخی دەرمان لە ناوخۆی ئەمریکا، شێوازی وەبەرهێنان و پەرەپێدانی ئابووری ئەمریکا، هەروەها ئاڵۆزیەکانی ئەمریکا لەگەڵ وڵاتانی ئەو وڵاتانەی کە کێشیان هەیە لەگەڵ ئەمریکا، لەوانە ڤەنزوێلا و ئێران. دۆناڵد ترامپ سەبارەت بە ئێران قسەی کرد، ڕایگەیاند کە بەرەو پێشچوونی زۆریان بەدەستهێناوە لە ڕێکارەکانیان لە دژی ئێران، هەروەها سەرکەوتنی گەورەیان بەدەستهێناوە. بەراوردی کرد بۆ ماوەکەمەی کە سوپای ئەمریکا توانیویەتی سەرکەوتن بەدەست بێنێت لەگەڵ ئەو جەنگانەی کە پێشتر هەبوون. با سەرەتا گوێ لە قسەکانی خودی دۆناڵد ترامپ بگرین. فەرموون. خەڵک دەڵێن جەنگ و من دەڵێم تەنیا ئۆپەراسیۆنێکی سەربازیە. هێزە دەریایی و ئاسمانیەکانی ئێرانمان لەناو بردووە و زۆرینەی موشەکەکانمان لەناو بردوون. کەمێکیان ماوە بەڵام زۆرینەی نەماوە. توانای بەرهەمهێنان و گەشەیان لەناو چووە و تەقریبەن هیچی ئەو تۆیان نەماوە. کاری سەرسوڕهێنەرمان لە ڤێنزوێلا و ئێران کردووە. ئەگەر سەیری جەنگەکانی ڕابردوو وەکو جەنگی ڤیەتنام و ئەفغانستان و کۆریا بکەن، ئەنجا تێدەگەن کە ئێمە لەو ماوەکەمەدا چەند سەرکەوتنی گۆرەمان بەدەستیاناوە. بەڵێ هەروەها دوای سەرۆکی ئەمریکا جەی دیڤان جێگری سەرۆک و وەزیری دەرەوە وەزیرەکان بەگشتی قسەیان کرد. وەزیری دەرەوە ئاماژەی بۆدا کە لە ئەمریکا لە ئێستادا هەوڵ دەدات کارەکانی دادگای سزای نێودەوڵەتی پەک بخات، لەبەر ئەوەی ئەو دادگایە بە شێوەیەکی لاندارانە مامەڵە دەکات. هەروەها ئەمریکا ئەندام نییە لەو دادگایە، هەوڵ لە هەوڵی ئەوەدا کە ئەو وڵاتانەی تەنانەت تێیدان ئەندامەتی خۆیان بکشێنەوە، لەبەر ئەوەی ئەو دادگایە مەترسی لەسەر ژیانی دیپلۆماتە ئەمریکەکان دروست کردووە. هەروەها وەزیری دەرەوە باسی کارەکانی ئەمریکای لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کرد، ڕێکەوتنی نێوان لوبنان و ئیسرائیلی بەبیرهێنایەوە. با بزانین لەو بارەیەوە چی دەڵێت.
کۆمەڵێک سەرکەوتنی ناوازەمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تۆمار کردووە و ڕێککەوتنی نێوان ئیسرائیل و لوبنان یەکێکە لەوانە. بەهۆی ئێمەوە بۆ یەکەم جار لە مێژوودا لوبنانی و ئیسرائیلیەکان بەیەکەوە دانیشتن و گفتوگۆیان کرد. هێشتا کاری دیکەماوە، بەڵام ئەوەی کرا سەلماندی کە ئاشتی مەحاڵ نییە. ئەمە لە کاتێکدایە کە ڕێکەوتنی دەنگۆی ڕێکەوتن هەروە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا دوێنێ ئێوارە ڕایگەیان کە ڕێکەوتنی کۆتایی کراوە سەبارەت بە کەرتی غەزە. دۆناڵد ترامپ ئاماژەی بەوە کرد کە ئەنجومەنی ئاشتی بۆ غەزە کە زۆرێک لە وڵاتانی ئیسلامیش تێیدا بەشدارن، لەوانە قەتەر و تورکیا و سعودیا و میسر و زۆر وڵاتی دیکە بڕیاری کۆتاییان داوە لەبارەی چەککردنی حەماس و هەموو ئەو گروپە چەکدارانەی کە لە کەرتی غەزەدا چالاکن، بەمەش ئاشتی بۆ فەلەستینیەکان دابین دەکەن، هەروەها ئاسایش بۆ ئیسرائیل دابین دەکەن. راپۆرتێکم لەو بارەیەوە بۆ ئامادەکردوون، فەرموون با بەیەکەوە گوێ بستیوین. دوای نزیکەی ساڵێک لە ڕاگرتنی جەنگ لە غەزە، ڕۆژی پێنجشەممە دۆناڵد ترامپ ڕایگەیاند کە وڵاتانی ئەندام لە ئەنجومەنی ئاشتی غەزە لەسەر چەککردنی حەماس و هەموو گروپە چەکدارەکانی ئەو کەرتە ڕێککەوتون. دۆناڵد ترامپ لە تۆڕی کۆمەڵایەتی تروث نووسیویەتی ئەمڕۆ ئەنجومەنی ئاشتی گەیشتە ئەنجامێکی مێژوویی و ڕێککەوتن لەسەر چەککردنی حەماس و هەموو گروپە چەکدارەکانی غەزە بە تەواوی. ئەمەش هەنگاوێکی مەزنە بۆ هەنگاونان بەرەو ئاشتی و ئاسایشێکی درێژخایەن. جەنگ لە غەزە لە مانگی ئۆکتۆبەری ساڵی 2023 بە هێرشێکی حەماس بۆ سەر شارەکانی ئیسرائیل دەستی پێکرد و بە کۆی گشتی 1671 سەرباز و هاوڵاتی ئیسرائیل و گەشتیار لە ئیسرائیل کوژران. لە بەرامبەردا نزیکەی 71,000 چەکداری حەماس و هاوڵاتیانی غەزە کوژراون و دەیان هەزار بریندار و ئاوارە بوون. هێشتا وڵاتانی دیکە لێدوانیان سەبارەت بە ڕێکەوتنی کۆتایی سەبارەت بە غەزە نەداوە. حەماس پێشوازی سەرەتایی لەو لێدوانەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کردووە و ئیسرائیلیش هەتا ئێستا لێدوانی فەرمی لەو بارەیەوە نەداوە. بەڵێ هیوا سەلام پەیامنێرمان لە کۆشکی سپی، سپاس بۆ راپۆرت و زانیاریەکانت هیوە. بەێ سەرۆک داناڵد ترامپ ڕاگەهاند و دەستەیە ئاشتیە لەسەر بێچەکردنا حەماسا فلەستینی گەهشتی ڕێکەفتنەکەی. ئەمریکا ڕۆڵێکە سەرەکی دوێ پرۆسێسێ دەلیستیە دەربارەی vê van pêşketinên dawî hevkarê me Ariş Salih bêtir agahiyan pêşkêş dike. بەڕێبەری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و سەرۆک دۆناڵد ترامپ هەوڵە دیپلۆماسیەکان بۆ چەککردنی حەماس گەیشتونەتە قۆناغێکی گرنگ. سەرۆک ترامپ ڕایگەیاندووە کە ڕێکەوتنێکی نوێ بۆ چەککردنی حەماس و هەموو گروپە چەکدارەکانی دیکەی غەزە پێک هاتووە و ئەو ڕێکەوتنە بە مێژووی ناودەبات. بەپێی پلانی ڕاگەندرا و غەزە چیتر نابێتە بنکەیەک بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل. لە یەکەم قۆناغدا چەکەکانی هێزی مەدەنی و پۆلیسی حەماس دەدرێن بە پۆلیسێکی نوێی فەلەستینی کە لەلایەن حکوومەتێکی تەکنۆکرات بەڕێوە دەبرێت. دواتر چەکە قورسەکان، تۆنێلەکان و شوێنەکانی دروستکردنی چەک لە کار دەخرێن و لە ناو دەچن. پاشان چەکە سووک و بچووکەکانیش کۆ دەکرێنەوە. بە پێی هەندێک لە شرۆڤەکاران ئەمە دەتوانێت ڕنگدانەوەی دۆخی خراپی ئێران لە بەرەیەکی تری شەڕەکە بێت. زۆر ناومید بووە لەوەی کە کۆماری ئیسلامی بتوانێت کۆمەکی کاوە بەشێک لە ڕاهبەرانی حەماس بۆ نەتیجە گەیشتون کە بۆ مانەوەی خۆشیان بۆ ئەوەی کە هەمویان لەبین نەچن مەجبورن بە سڵحێک بگەن، بە تایبەتەوە سڵحێکە لە 20 مادە دەوڵەتی ترامپ دروستی کردووە کە لەناو ئەو سڵحە ئەوان بتوانن نەوەکو نیروی چەکدار، نەوەکو میلیشیا، بەڵکو وەکو بەشێک لە سازوکاری سیاسی لە ناوخودی غەزا حزوریان بێت. بە خۆب ئەمە حتمما لە بەرژەوەندی کۆماری ئیسلامی بە ڕێکەوتنەکە تەنها حەماس ناگرێتەوە، بەڵکو هەموو میلیشیا چەکدارەکانی دیکەش دەبێت چەکەکانیان ڕادەست بکەن. ماوەی 14 ڕۆژ دیاری کراوە بۆ ئامادەکردنی نەخشە ڕێگای وردی چەککردن. حەماس حکمڕانی غەزا بەڕێوەبردننی خزمەتگوزاریە مەدەنیەکان و ئاسایش ڕادستی حکوومەتە تێکنۆکراتە نوێەکە دەکات.
لە هەمان کاتدا بە هەر قۆناغی کە چەککردن بە شێوەی سربەخۆ پشتڕاست دەکرێتەوە هێزەکانی ئیسرائیل بە شێوەی قۆناغ بە قۆناغ دەکشێنەوە. هێزێکی نێودەوڵەتی یارمەتی ڕاهێنانی پۆلیسی نوێ کۆکردنەوەی چەک و پاراستنی یاسایش دەدات. پرۆسەکەش بە سیستمێکی پشت ڕاستکردنەوەی سربەخۆ بەڕێوە دەچێت و هەر هەنگاوێکی یەکلایەن بە هەنگاوێکی هاوشێوەی لایەنی دیکە وەڵام دەدرێتەوە. هەروەها پرۆژەکانی ئاواکردنەوەی غەزەش بە پێشکەوتنی ئەم پرۆسە گرێدراون. شایانی باسە هەتا ئامادەکردنی ئەم راپۆرتە ئیسرائیل و حەماس بە فەرمی لەم بارەوە لێدوانیان نەداوە. ئیرۆ 43 ساڵ دەسەر ئەمفالکردنا 8,000 بارزانیان و دەرباز دەبە. هەرچ قەسی کورد دەربارەی vê dîrokê zanibin jî lê ewa ku kêmtir dizanin rola Kongresa Amerîkayê di tomarkirin û bersivdana wê tewanê de. Peyamnêrê dengê Amerîka lê Kongresa Amerîkî Merîwan Heme bo vê bebistê niha li gel me ye Merîwan te ev tomar û belgeyên Kongresê derbarê enfalan dîtine girîngtirîn tişt ku bala te kişan derbarê kempêna enfalkirinê li dijî Kurdan ji aliyê rejîma Be'sê ve çi ye؟ بەڵێ بە شێوەیەکی جدی کۆنگرێز لە ساڵی 1970 تا دەستی کرد بە باسکردن و هەڵگوێسوەرگرتن لە بەرامبەر تاوانە مرۆڤایەتەکانی دەرحەق بە کورد دەستی بەکارەکانی کرد بە تایبەتی پاش بەکارێنانی چکی کیمیایی لە شاری هەڵەبجە لەلایەن ڕژێمی ئەو کاتەی بەعسەوە. لەو بارەیەوە من راپۆرتێکم بۆ ئامادە کردوون بە پێکەوە تەماشای بکەین. ئەمڕۆ 43 ساڵ بەسەر کارەساتی ئەنفالکردنی بەرزانیەکان تێپەڕ دەبێت. لە سیویەکی مانگی حوتی 1970 هێزەکانی ڕژێمی بەعز نزیکەی 8,000 پیا و ژن و منداڵیان بۆ ناوچەکانی باشووری عراق ڕاگوێز کرد و بێسەر و شوێن کران. پێسەر و شوێنکردنی بەرزانیەکان لە چوارچێوەی سیاسەتی کۆمەڵکوژی و هەڵمەتەکانی ئەنفالی ڕژێمی بەعسدا بوو کە لە ساڵانی 1970 و 1970 گەیشتە لووتکە. لەو هەڵمەتانەدا نزیکەی 200,000 کورد بێسەر و شوێنکران و زیاتر لە 4,500 گوند وێران کران و بە هێرشی کیمیایی بۆ سەر هەڵەبجە کۆتایی هات. لەگەڵ فراوانبوون و قورسبوونی هەڵمەتەکانی ڕژێمی بەعس و بڵاوبوونەوەی زیاتری راپۆرتە میدیایەکان هەندێک لە ئەندامانی کۆنگرێس دەستیان کرد بە کارکردن بۆ داکۆکیکردن لە کورد. لە مانگی نۆی ساڵی 1970 ئەنجومەنی سینات پرۆژەی ڕێگرتن لە جینۆسایدی پەسەند کرد بۆ سەپاندنی سزا بەسەر عراقدا لە بەرامبەر بەکارهێنانی چەکی کیمیایی و سەرکوردکردنی کورد. هەرچەندە ئەم پرۆژەیە نەبوو بە یاسا، بەڵام گرنگیدانی کۆنگرێس بە جینۆساید و پێشەلکردنی مافەکانی مرۆڤ بەردەوام بوو. هەر هەمان ساڵ کۆنگرێس یاسای جێبەجێکردنی پەیماننامەی جینۆسایدی نەتەوە یەکگرتوەکانی پەسەند کرد و جینۆسایدی کرد بە تاوانێکی فیدرالی لە ئەمریکا. 10 ساڵ دواتر کۆنگرێس یاسای ئازادکردنی عراقی لە ساڵی 1990 پەسەند کرد. ئەم یاسایە ئاماژەی بە هەڵمەتەکانی ئەنفال و هێرشی کیمیایی بۆ سەر هەڵەبجە کرد وەک نمونەی ستەم و زوڵمی ڕژێمی سەدام دژ بە کورد. لە ساڵی 2015دا چەند ئەندامێکی کۆنگرێس بڕیارنامەیەکیان پێشکەش کرد بۆ ناساندنی هەڵمەتەکانی ڕژێمی سەدام دژی کورد بە جینۆساید. ئەو بڕیارنامەیە ئاماژەی بە بێسەر و شوێنکردنی 8,000 بەرزانی و نزیکەی 200,000 کورد لە هەڵمەتەکانی ئەنفالدا کرد. بۆ کورد ئەم یادەوەریە بەشێکە لە مێژوویەکی تاڵی هەڵمەتەکانی ئەنفال و جینۆساید کە هەزاران گوندی وەران کرد و دەیان هەزار کوردی بێسەر و شوێن کرد و تا ئێستا لە بەڵگە و تۆمارە مێژوویەکانی کۆنگرێسدا ماونەتەوە. بەڵێ ئەوەی لەم تۆمارانەدا دەردەکەوێت ئەوەیە کە بایەخدانی کۆنگرێس بە مەسەلەی کورد و هەڵوێسوەرگرتن تەنها بۆ ماوەیەکی کورت و کاتی نەبووە، بەڵکو لەو کاتەوە چەندین ساڵە هەتا ئەمڕۆژ کاری کۆنگرێس و کۆشی کۆنگرێس لەبارەی کوردەوە بەردەوامە. باشە مەریوان بەپێی ئەو راپۆرتەی کە ئەنجامت دابوو دەرکەوت کە
کۆنگرسی ئەمریکا چەندین جار دانیشتن و بڕیارنامەی دژی ئەو تاوانانەی بەرامبەر بە کورد کراوە لەلایەن ڕژیمی باسەوە گرنگی پێداوە. ئەکرێ باسی ئەوەبان بۆ بکەی کە گرنگی ئەو دانیشتانە و ئەو بڕیارنامەی کۆنگرس لە چیدایە؟ بەڵێ ناساندن و دامپیانانەکانی کۆنگرس تەنها سیمبولی نەبوون، بەڵکو چەندین جار وەکو باسی کرد یاسایان دەرکردووە، بڕیارنامەیان دەرکردووە، دانیشتنیان لەبارەی کوردەوە ساز کردووە و ئەمانە بوونەتە هۆی هەوڵی کردداری. بۆ نمونە لە ساڵانی دوای لە ساڵانی 90ەکانە لە بیدایەتی 90ەکانە کۆنگرس یارمەتیدەری و پشتیوانی حکوومەتی ئەمریکا بوو بۆ سەپاندنی گەماڕۆ بەسەر عێراقا و هەروەها ناوچەی دژە فڕین و هەروەها لە ساڵانی دواییدا بە تایبەتی لە شەر جەنگی دیشی داعشا کۆنگرس پشتیوانی لە هێزەکانی پێشمەرگە کردووە و لە حکوومەتی هەرێمی کوردستان لە عێراق کردووە و هەموو ئەمانە دەرخەری ئەوەن کە تەنها باسکردن لە تاوانەکان نەبووە، بەڵکو لەسەرەوەش کە چۆن کۆنگرس کاری کردووە بۆ پشتیوانی کردنی کورد و ئاراستەکردنی سیاسەتەکانی دەرەوەی حکوومەتی ئەمریکا بۆ پشتیوانی لە کورد بە تایبەتی کوردی عێراق و قوارەکەی لە عێراقدا. بەڵێ مەریوان حەما پەیامنێرێ دەنگی ئەمریکا لە کۆنگرس ئەمریکی گەلێک سپاس بۆ vê راپۆرتێ. هێرشەکانی ئێران بۆ سەر حزبە کوردیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوامن و ئێران ڕۆژانە بەردەوام هێرش دەکاتە سەر بنکە و بارگا و کەمپەکانیان لە هەرێمی کوردستان. ئەمڕۆژ چەند هێرشێک کراوەتە سەر کەمپەکانیان لە هەولێر و کۆیە و بەهۆی هێرشەکانەوە زیانێکی مادی زۆر کەوتوەتەوە. لە سەرەتای شەڕی 40 ڕۆژە و هێرشی ئەمریکا بۆ سەر ئێران چەندین ئەندامی ئەو حزبانە بەهۆی هێرشی درۆنی و مۆشەکی ئێرانەوە گیانیان بەخت کردووە و ژمارەیەکیشیان بریندار بوون. بۆ زانیاری زیاتر و وردەکاری لەم بارەیەوە دەڕۆینە لای پەیامنێر سنوور کەریم لە هەرێمی کوردستانەوە. سنوور، دەکرێت زیاتر باسی با بڵێن ئەو هێرشانەی کە ئەمڕۆ بە تایبەتی کراونەتە سەر کەمپ و بارگای حزبەکان زانیاری زۆرترمان بدەیتێ؟ بەڵێ بەفراوام کاتتان باش. دیارە لە بەرەبەیانێکی زۆوە نزیکەی 5 هێرش کرایە سەر بنکە و بارەگاکانی کامپی هەرێکە لە حزبی سازمانی خەباتی کوردستانی ئێران و حزبی دیموکراتی کوردستان. بەوتەی خۆیان وەکو من قسەم لەگەڵ خۆیان کرد نزیکەی کاتژمێر 245 خولەک لە ماوەی 10 خولەکدا بە 2 درۆن هێرش کرایە سەر بارەگای سازمانی خەبات لە تۆبزاوە کە دەکەوێتە نزیکی هەولێر. بە ماوەیەکی کەم لە ئەو 2 درۆنە ئەو 2 هێرشە درۆنیە جارێکی تر هێرشی سێم کرایە سەر بارەگایەکی تریان هەمان حزب کە لە باشیکە. دیارە هەردوو بارەگاکەی حزبی سازمانی خەباتی ئێران نزیک لە هەولێرن. بە قسەی خۆیان چەند خانوویەک بە هۆی هێرشەکە و ڕووخاون و وێران بوون، بەڵام هێرشەکان زیانی گیانیان نەبووە. دیارە ئێمە لێدوانی بەرپرسێکی سازمانی خەباتی کوردستانی ئێرانمان وەرگرتووە. پێم خۆش ئێمە و بینەران بەیەکەوە بۆ زانیاری زیاتر بچینە لایەوە. یەکەم هێرش کە هەروەکو پێم کوتن سەعات 2:30 شەوێ بوو بەرەبەیان 20 دقە 25 دقە دوای ئەو دووبارە بە درۆنێکی دیکە هێرش کراوە سەر ماڵەکانی کەمپەکە کە لە ئاوەنجی ئەو هێرشانە 3 دانە ماڵ بە تەواوی وێران بوون و بە هەموو کەلوپەلی ماڵەکانیانەوە بە هەموو ئەسبابەکانیانەوە وێران بوون، چونکە هەر لەبەر ئەو مەترسی و شتێک کە لە ئارادا بوو بەردەوام هێرشمان لەسەر بوو ئێمە ماڵەکانمان چۆڵ نەکرد بوو، فقط بنە ماڵەکانمان ڕاگواست بوو. تقریبان با بڵێن 3:30 شەوێ دەبوو کە هێرش کرا سەر یەکێک لە بارەگاکانی سازمانی خەبات لە باشیک. خۆشبەختانە لەوێژ زیانی گیانیمان نەبوو، پێشمەرگەکان بڵاویان کردبوو وا بە بەردەوام لە ماوەی ئەو شەڕی ئیسرائیل و ئەمریکا دژی ئێران و ئەو شەڕی ئەخیر کە ئەمریکا
هێرشی کردەوە سەر ئێران بنکە و بارەگاکانی سازمانی خەبات زیاتر لە 40 جار هێرشی کراوەتە سەر کە لە ئامانجێ و هێرشانە 8 بریندار و 2 شەهیدمان هەبووە. بەڵێ بەفراو وەکۆی بینیتان لێدوانێکێک لە بەرپرسانی سازمانی خەباتی ئێران بوو وا دیارە دوای هێرشەکەی سەر سازمانی خەبات کاتژمێر 12 نیوەڕۆ بە کاتی هەرێمی کوردستان 2 درۆن هێرش کرایە سەر کامپی ئازادی لە کۆیە کە بارگای حزبی دیموکراتی کوردستانی لێیە. من قسەم لەگەڵ ئامان زیبایی یەکێک لە سەرکردەکانی و حزب کرد و ئاماژەی بۆ کرد تەنها هێرشەکە زیانی گیانی نەبووە، تەنها زیانی مادی ڕوخانی چەند بینایەکی لێکەوتێتەوە. بڵێ باشە سنوور تا ئێستا چ ئامارێک لەسەر عێریشên ئیرانێ لەسەر وان حزبên ڕۆژهەڵات هەنە؟ سیروان من بەر لەوەی بێمە لایڤەکە قسەم لەگەڵ بەرپرسانی هەر 5 حزبەکەی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەرێمی کوردستان کرد سەبارەت بە ئاماری زیان و هێرش و قوربانیەکانیشان. بە قسەی خۆیان لە کۆی گشتی لەسەر هەر 5 حزبەکە کە 5 حزبی ڕۆژهەڵاتی لە هەرێمی کوردستاندا نیشتەجێن 421 هێرش کراوەتە سەر سەرجەم ئەو حزبانە کە بەم شێوەی کە من ئێستا ئاماژەی پێ دەکەم ڕیزبەند بوون. یەکەمیان حزبی دیموکراتی کوردستانە کە زۆرترین هێرشی کراوەتە سەر بە نزیکەی 150 هێرش کراوەتە سەر ئەو حزبە و لە ئەنجامی هێرشەکانی یعنی هێرشە ناوخۆی و دەرەکیەکانی ئێرانی شومەبەستمۆیە ناوخۆی عێراقیشەوە ئەو حزبە 3 کوژراوی هەیە لەگەڵ 9 بریندار. لە ڕیزبەندی دووەمدا حزبی کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان دێکە 95 هێرش کراوەتە سەر بارگای و حزبە 1 کوژرا و 18 بریناری هەیە. دواتر لە دوای ئەوان حزبی پارتی ئازادی دێت کە ئەویش نزیکەی 95 بە قسەی خۆیان ئەڵبەتە 95 هێرش کراوەتە سەر بنکە و بارگا و کامپەکانیان 2 کوژرا و 40 برینداریان هەیە. دوا بە دوای ئەوانیش 41 هێرش هەیە بۆ سەر کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستان کە بارگاکانیان لە زەرگوێز و زەرگوێزەڵەیە ئەوان 12 کوژرا و ئامارەکانیان لە ڕاستی ئاماری بریندارەکانیان دیار نییە. دوا بە دوای ئەوانیش کۆتا حزب سازمانی خەباتی کوردستانە کە باز لەوە دەکەن 40 هێرش کراوەتە سەریان لە ئەنجامیشدا ئەوانیش 2 کوژرا و 8 برینداریان هەیە. ئەمە سەرجەم ئەو ئامارە نەبوو کە من لە زاری بەرپرسانی هەر 5 حزبەکەی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەرێمی کوردستانەوە وەرم گرتووە لە ماوەی 40 ڕۆژی جەنگەوە هەتا ئێستا. بەڵێ سنوور کەریم پەیامنێر لە سلێمانی گەلەک سپاس بۆ وێ راپۆرتێ. بڕیارە گەورەکان لە واشنگتۆن دەدرێن. لە کۆنگرێس ئێمە لێرە پرسیارەکان دەخینە بەردەم دەسەڵاتدارانی ئەمریکا. لێرە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا. زانست لەگەڵ زانیاری سەرنجڕاکێشەکان. نەرینێ جیاواز لە دۆر ڕوودانە. خوێندەکانی ڕۆژوو ڕاو بۆ سوونەکانی ئێوە. بەشی کوردی دەنگی ئەمریکا ئامادە لە ناوەندی ڕووداوەکاندا. نوچەین واشنگتۆن بلەز و وەرگیلی دگهینن وە. دەنگی کوردان لە دڵی واشنگتۆنەوە. لێدوانەکانی سەرۆک ترامپ ئەمڕۆ کە دەڵێت کۆماری ئیسلامی لە کۆتایی خۆیدایە و جگە لە تەسلیم بوون هیچ بژاردێکی دیکەی لە بەردەستا نەماوەتەوە، جارێکی دیکە سەرنجەکانی بەو ئاراستەیە دەبا کە هێرش و فشارەکان بۆ سەر ئێران تا دێ زیاتر دەبن. لە هەمان کاتدا راپۆرتێکی تەلگرافی بریتانیا بڵاوی کردوێتەوە کە لە کۆبوونەوەی نێوان سەرۆکی ئەمریکا و سەرۆکوەزیرانی ئیسرائیل بژاردەکانی وەک گەماڕۆدانی ئێران لە ڕێگەی وشکانیەوە تاوتێ کراوە. ئایا استراتیژیەکی لەم شێوەیە دەتوانێت ئەمریکا بگەێنێتە ئامانجی خۆی؟ بۆ گفتوگۆ لە سەرم بابەتە دکتۆر خالد خەیاتی مامۆستای زانستە سیاسیەکان لە زانکۆی سوێدمان لەگەڵا. ئەو کاتت باش کاک دکتۆر خەیاتی، وەک باسم کرد سەرۆکی ئەمریکا هەر ئەمڕۆ ڕایگەیان کە ئێران شتێکی وای لێ نەماوەتەوە و ئەوەش کە ماوەتەوە بە زووی لە ناو دەچێت. وتیشی تاران جگە لە تەسلیم بوون بژاردەیەکی دیکەی بۆ نەماوەتەوە. دەمەوێت بزانم بەڕای ئێوە مەبەستی سەرۆکی ئەمریکا لە تەسلیم بوون لە ڕووی سیاسی و هەروە لە ڕووی سەربازیشەوە چ مانایەک دەگەێنێت؟ لە ڕاستیدا زۆر سپاس ئەو پرسیارێکی گرینگە. لە ڕوانگەی منەوە لە ڕاستیدا لێدوانەکانی سەرۆک ترامپ بە چ شێوەیەک فۆرمۆلە بکریان نەکرێ یا هێندێک زارۆگی بۆ خۆت ئاماژە پێکرد باسی هێرش دەکرێت، هێندێک زار باسی گەمارۆ دەکردێت، هێندێک زار باسی ئالتەرناتیوی پێکهاتن و لە ڕاستیدا گەویشتن بە پێکهاتنێک لە نێوانی ئێران و ئەمریکا. خودی ئەوانە هەر جۆرێک بازم کرێت دوو حەقیقەت دەبێت لە بەرچاوی ئێمە.
ئەو دۆخەی ئێمە تێداین گەڕانەوە بۆی نییە، ینی ئەو دۆخە دەبێت لایەکی وەلایەکی کەوێتەوە. لێرە مەسلەی دووەم دێ، حەقیقەتی دووەم دێتە ئاراوە. ئەویژەوەی کە لە گەڵاڵەی پرسیارەکەی تۆدا باشە ئەو گۆڕانکاری دەبێ بێتە ئاراوە چییە؟ لە ڕوانگەی ئەمریکاوە لە ڕاستیدا ئێمەمانە باسی گۆڕانی ڕژیم و نەمانی کۆماری ئیسلامی ئێران دەکەین، بەڵام خوێندنەوەی من بۆ ڕوانگەی ئەمریکاوەیان ئەو لەو چەشنە گۆڕانە گۆڕانکاری یا ئەوەی پێڵە ڕژیم چێنج بە شێوازێکی نەریتی ناڕوانن لە ڕووی سیاسیەوە ئەوان پێیان وایە بەرەگای گوشار، بەرەگای شەر، بەرەگای داواکاری، بەرەگای سەرکردنەوەی پەیوەندی دیپلۆماسی، بەرەگای هەموو ئەو ئامرازانی بەکاری دێنن لە ڕاستیدا ڕژیمی ئێران مەجبور بکەن کە ڕەفتاری سیاسی خۆی بگۆڕێت. ئەو ڕەفتاری سیاسیش ئەوان گەیشتوونەتە و قەناعەتە دەبێت کۆمەڵک کەسی تێکنۆکرات کە لایەنگری ئەوەن لەگەڵ دنیای دەرەوە پەیوەندیەکی ئاسایی و نۆرماڵیان هەبێ ئەو جورە کەسانە زۆری دەسەڵات لە ئێرانەوە بەدەست. باشە کاک دکتۆر، ئەگەر بێت و وەک ئاماژەم پێکرد لە سەرەتاوە بە پێ راپۆرتەکەی تەلێگراف گەماڕۆی ئێران لە ڕووی ڕێگەی وشکانیەوە بخرێتە بواری جێبەجێکردنەوە دژی ئێران، ئەمە چۆن نەتوانێت توانای ئێران بەرەو لە ناوبردن بووە بە تەواوی؟ دەزانی هەر لە ئێستاشەوە پێش ئەوەی ئێمە بگەینە ئەو کۆناغەش کە گەماڕۆی وشکانی لەلایەن وڵاتانی دەرودراسیەوە بخرێتە سەر ئێران بۆ نمونە تورکیە بێ، ئازەربایجان بێ، تورکمەنستان بێ، ئەفغانستان بێ، پاکستان بێ، لێن ئەو وڵاتانەی لە دەوروبەری ئێرانن هەر ئێستاش کە ئەمە قسە لەگەڵ یەکتر دەکەین دەوڵەتی ئێران دەوڵەتێکی ئیفلاسە، یعنی شکست خواردە و وەشکەستە. ئەو جوری بە ئینگلیزی دەڵێن فیلد ستیت. فیلد ستیت بۆ معنایە ئەو دەوڵەتە ناتوانێت تعبیر و گوزارە لە هەبوونی دەوڵەتێکی نۆرمال لە ژیانی ڕۆژانەدا بکات. موسساتی ئەو دەوڵەتە لە کارکەوتون خزمەت گوزاری سەرەتایەکان لەو کۆمەلگایدا دابین ناکردرێ، پێداویستەکانی هاوڵاتیان و هاشارومەندان لە بەرچاو ناگیرێ و لە ڕاستیدا بەشی سیویل و مەدەنی کە دەوڵەتێکی نۆرمال دەبێت دەستەڵاتی بەدەستەوەیە ئەوانە نین، بەڵکو ئەوەی کە دەستەڵاتی بەدەستەوەیە بەشی شاراوەیە کە لە ژێر زەویە لە ژێر تونێلەکان یا لە بن شاخوچیاکاندا و لێرەدایە کە ئێمە دەتوانین بڵین ئەو دەوڵەتە هەر لە ڕووی کارکردەوە لە ڕووی ئەو مەفهوم و تێگەیشتنەی ئێمە لە پێناسەی دەوڵەتەمانە کارکردی نەماوە و پشی کەوتووە. جا ئەگەر بێت و ئەو نەوع گەماڕۆیە بخرێتە سەرکەویش ئەڵبەتە شتێکی حاسان نابێت لەوانەیە ئەو دەوڵەتانی دەوروبەر بە شێوازی جۆر بە جۆر لە بەرامبەر ئەو دیارڕێدا هەڵوێز بنوێنن ئەوەندەی دیکە وەزعی دۆخی ئێران بەرەو نالەباری و ناخۆشی دەبا. بەڵێ من هەر ئەمیزە و پرسیارە بکەم کە بڵێم ئایا هەر بەڕاستی لە بەرچاوگرتنی دەراوسیەکانی ئێران و ئەو سنوورە بەرفراوانەی کە لەگەڵ چەندین وڵاتە هەیەی کە ڕەنگە هەندێک لەو وڵاتانە شتی هاوبەشیان لەگەڵ ئەمریکاشانە بێ ئامادە نەبن با بڵێن هاوکاری بکەن، ئایا لە ئەگەریکی بەو شێوەیە ئەکرێ ئەمە جێبەجێ بکرێت؟ ئەگەری هەیە هەر بڕاتە بواری جێبەجێکردنەوە؟ ئەو دەوڵەتانی دەوروبەر دەتوانین بڵێن هەڵوێستی جۆر بە جۆر لەوانەیە بنوێنن. ئازەربایجان لەگە باسپێن کە بۆ خۆی پێگەیەکی استراتێژیکی گرنگی هەیە، پەیوەندێکی چەند ساڵەی زۆر نزیکی لەگەڵ ئیسرائیل هەیە. ئەگەر بێت و ئیسرائیل زەخت کاتە ئازەربایجان و پێشتریش ئیسرائیل لە ڕێگای ئازەربایجانەوە هێندێک دەستی گەیشتۆ بە سەرنهێنەکانی چالەکی ئەتۆمیەکانی ئێران. لێرە ئازەربایجان بەڕێگای ئیسرائیلەوە دەتوانیە خۆ بخاتە ئەو کۆناغەوە لە بەرامبەر ئێران هەڵوێست بنێنێ. پاکستان پەیوەندێکی زۆر نزیکی لەگەڵ عەرەبستان هەیە. ئێستا عەرەبستان بخۆی لایەنێکی دیاری ئەو کێشەیە و تەنانەت مەیدانی قەیرانەکە فراوان بۆتەوە. پاکستان بەو پێگەز لاوازە ئابوورێهەیەتی ناتوانێت بەربەرەکانێکی ئەو تۆ لە بەرامبەر ئەو پرۆژێ بکە. ئەوەی دەمێنێتەوە لێرە تورکیەیە. تورکیە دەتوانێت ڕۆڵێکی دوولایەنەی هەبێزا بۆیە شتەکە حاسان نیە، بەڵام دیسانیش ئەگەر کەمێکیش لەوە بکرێتە قۆناغی جێبەجێکردنەوە زەختی زیاتر دەخرێتە سەر ئێران و ئێران بەرەو کاک دکتۆر ئەگەر بە خێرایی پێم بڵێ بە کورتی پێم بڵێ کە تا چەند ئەم پلانە بەڕای جەنابەت ئەگەری هەیە جێبەجێ بکرێت؟ دەزانی بەشێکی جێبەجێ دەکردێت.
ئەوەی کە ئەمن تێبگەم لەوانەیە مەسەلەن هێندێک ڕێگا ئەخەمە نابێ ڕۆڵی رووسیا و چینیش لە بەرچاو نەگری ئەوانە دەتوانن لە حاڵەتی جۆر بە جۆردا بە شێوازی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ یارمەتی بگەیەن لە ئێران ئەوانە دەتوانن هێندێک پرۆژە و پلانی ئێران پوچەڵکەنەوە بەڵام ئەگەر ئوکراینیش بێتە نێو قەیرانەکە ئەگەر ئوکراینیش ببێتە بەشێک لایەنی شەڕەکە ئەوەندەی دیکە ئاڵۆزی لە بەرامبەر ئێراندا بێتە ئارام من پێم وایە سەرەڕای هەموو لایەنی ئەرێنی و نەرێنی ئەو پرۆژەیە ڕۆژانی داهاتوو لە بەرژەوەندی ئێران قسە ناکە بەڵکو ئێران زیاتر بەرەو ئاراستەوەکانیشی خراپتر دەبێت. بەڵێ خالد خەیاتی مامۆستای زانستە سیاسیەکان لە زانکۆی سوێد سپاس بۆ بەشداری لەم گفتوگۆیەدا. سپاس بۆ ئێوەش. ئەنجاما عێریشên پاسەفانên سینۆریên Îranê de li ser yan li nêzî sînorê Helepceyê de agir ziyan gihandiye zevî û daristanên 4 gundan li deverê. Ji bilî van ziyanan êrîşên li ser sînor û kolber kirine armanc ziyan gihiştine mal û milkên xelkê. Peyamnêr Ferhan Hewremanî bêtir agahiyan di vê raportê de dide. ئەمە گرەوێرانکەرە بۆ هۆی تەقەی پاسەوانانی سنووری ئێرانەوە کەوتووەتەوە. ئاگرێک بۆ هۆیەوە دایانداری بە تەمەنی دارەبەن و مازوو بڕاڵووکی بە بەڕشتی لەناو بردووە. ئەمە لە کاتێکدایە بەرهەمی ڕەنجی جوتیارانی گوندەکانی گریانە و هاوار و هەوارە کۆن بۆ ئەم ساڵ و ساڵانی داهات و تریش لە پارێزگای هەڵەبجا بە یەکجاری لە دەستی دەدەن. لە سنووری ئێرانەوە تەشەنەی کردو هاتووەتە دیوی گریانە پاشتر بەهۆی سەختی و نالەباری ناوچەکە پەلی هاویش بۆ لادیەکانی هەوارە کۆن دەرەتوێ هاوار. سنووری گوندی گریانە 2 تەنونی و بنێشتی زەرمەند بووە. لێرە بە کولفەی دیناری عراقی 62 بۆ 65 میلیۆن دینارە بێ. بەس لە داهاتی بنێشتی بۆ نمونە گوندی هاوار 3 تەن بنێشتی زەرمەند بووە هاوار هەوارە کۆن دەرەتوێ. لێرە ئەوش بە مەزەندە 75 میلیۆن دینارێک بەس لە بنێشت زەرمەند بوون. بۆی بەهێزی و بەرفراوانی ئاگرەکەوە سەرجەم تیمەکانی پارێزگای هەڵەبجا بە 3 ڕۆژتوانیان ئاگرەکە کۆنتترۆل بکەن. بە پێی ئامارەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی دارستان و ژینگەی هەڵەبجا جگە لە زیانە داراییە قورسەکان بەهۆی پەڕینەوەی بەرفراوانی ئاگرەکەوە هەزاران دۆنم لە پوش و پاوانی ناوچەکە بە تەواوەتی بوونەتە خۆڵەمێش. لە دیوی ئێرانەوە پێم وایە بە تەقەی هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران دروست بوو زەرەر و زیانێکی زۆریش بەر ئەو هاوڵاتیان نەکەوت. بەڕاستی ئەمە زەرەرێکە بۆ ناوچەکەمان بە شێوەیەکی گشتی بۆ وڵاتەکەمان بەڵام بە شێوەیەکی تایبەتیش بۆ ئەو خەڵقانەی کە بژێویان لەسەر دروستکردنی بنێشت و ئامادەکردنی بنێشتە لەو شاخانەیە. ژیان و بژێوی سەدان هاوڵاتی ئەم ناوچەیە ساڵانە لەسەر کۆکردنەوەی بنێشت و قەزوان و لە وەرگەکانی سنوورەکەیە. بەڵام ئەم سامانە سروشتیانە ئاگرەکە وێرانی کردوون و تا ئێستاش هیچ لیژنەیەک بۆ خەمڵاندنی زیانەکان و قەرەبووکردنەوەی گوندنشینان سەردانیان نەکردوون. وەکو قەرەبوو لیژنە لەلایەن حکومەت و دەسەڵاتی ناوچە هیچ لیژنەیەک نهاتوەتە ئەو سنوورە بە تایبەتی ئەو سوال لادێی کە زەرمەند بوون هیچ لیژنەیەک جوولەتی نەبووە. بەڵام وەکو بژێوی ژیان دیارە ئەمڕۆ کۆمەڵی خەڵک داهات و بژێویان لەسەر ئەو دارە خۆڕسکانەیە لەو سنوورەکە هەیە وەکو بنێشکردن قەزوانە ئەرزم کردی چنینەوەی چەقالەیە گۆیژە ئاو بابەتانەیە زەرەر و زیانەکە زۆرە. وەکو لیژنەیەش کەس ئامادە نەبووە تا ئێستا نهاتوەتە ئێوێ. کۆگایان دەرنەکردووە هەر هەمویان سووتانوە. لە هەمان کاتدا لە سنوورەکانی گوندەکانی هانەی دن و مەرزی سیپەش لە ناوچەی هەورامان پاسەوانی سنووری ئێران بە شێوەیەکی هەڕەمەکی تەقەیان لە ژمارەیەک لە کۆڵبەر کردووە کە لە ناو خاکی هەرێمی کوردستان بوون بەهۆیەوە زیانێکی دارایی قورس بەر کۆڵبەران و دانیشتوانی ناوچەکە کەوتووە. ئەم هێرش و زیانانە بۆ سەر خەڵکی ناوچەکە لە کاتێکدایە هیچ بنکە و بارەگایەکی هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران لە سنوورەکەدا نییە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. لە کاتێکدا عێراق هەوڵی زیادکردنی هەناردەکردنی نەوت و ڕاکێشانی و بەرهێنانی بیانی دەدا بۆ یەکەم جارە کۆمپانیا نەوتیەکانی ئەمریکا و تورکیا
بە هاوبەشی بەشداری لە پەرەپێدانی کێڵگەنەوتیەکانی کەرکووک دەکەن. بەغدا دەڵێ ئەمە هەنگاوێکە بەرەو بژاندنەوەی پیشەسازی وزە، بەڵام هەندێک لە شرۆفەکاران پێیان وایە کە بوونی تورکیا دەتوانێت جگە لە پرسی ئابووری ڕەهەندی سیاسی و جیۆپۆلیتیکیشی هەبێ. لەم راپۆرتەدا هونەر ئەحمەد ئاوڕێک لە دەرفەت و پرسەکانی ئەم هاوبەشی و هاوکاریە نوێیە دەخاتە ڕوو. بۆ یەکەم جار کۆمپانیا نەوتیەکانی ئەمریکا و تورکیا ڕاستەوخۆ بەشدار دەبن لە پەرەپێدانی نەوتی کەرکووک. ئەم هەنگاوە پاش ئەوە هات کە کۆمپانیای BP بریتانی هاوبەشەکانی خۆی فراوان کرد. ڕەزامەندی دەربڕی بە پێدانی لە 142 پشکەکانی بۆ کۆمپانیای کۆنۆکۆفلپسی ئەمریکی و لە 115 بۆ کۆمپانیای TPAO تورکی. توسيع دائرة الاستثمارات في محافظة كركوك. برودان ببازنێ و بەرهێنان لە کەرکووک لەلایەن کۆمپانیەکانی بریتانیا و ئەمریکا و تورکیاوە. کەرکووک دەکات بە ناوچەیەکی گرنگ بۆ هەناردەکردنی نەوت، بە تایبەتی لە ئێستادا کە بەهۆی جەنگی ناوچەکەوە قورسە نەوت هەناردە بکرێت. بۆیە عێراق لە بەردەم تاقیکردنەوەیەکی سەختدایە تاوەکو وەبەرهێنانی نەوت زیاد بکات. چونکە عێراق بۆ دابینکردنی بودجە بە هەموو شێوەیەک پشت بە نەوت دەبەستێت. العراق يعتمد اعتمادا كليا على الموازنة. ئەمە لە کاتێکدایە کە عێراق هەوڵ دەدات ڕێگای نوێ بۆ هەناردەکردنی نەوت بدۆزێتەوە و سەرمایەی بیانی زیاتر ڕابکێشێت. شرۆڤەکاران دەڵێن ئەوە ڕوونە کە ئەمریکا دەیەوێت لە بری پێگەی سەربازی پێگەی ئابووری لە عێراق بەهێز بکات. بەڵام بە گومانەوە دەڕوانە هەنگاوەکانی تورکیا پێیان وایە هەوڵ دەدات کاریگەری سیاسی لەسەر کەرکووک و مووسڵ هەبێت. لە ڕێگەی ئەو دوو پارێزگایەشەوە ڕۆڵی خۆی وەک ناوەندی گواستنەوەی وزە لە ناوچەکەدا بەهێز بکات. ئەوەی ئێمە چاوەڕێمانەکە لە دوای ئەمڕوو داوانەوە بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەخشەیەکی سیاسی بگۆڕێت، بەڵام ئەوەی کە تێبینی ئەەکەین نەخشەیەکی اقتصادی گۆڕاوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. من پێم وایە جگەل لەوەی کە لایەنێکی اقتصادیە بەڵام لایەنشی سیاسیە و لە دۆخێکی وەکو ئێستا تورکیا توانین زۆر بە شێوێشی ڕوون ئیش لەسەر ئەوواکات کە خۆی بە خاوەنددارێتی کەرکووک و ئەو ناوچە تورکمانشینیانە دیاری بکات کە لە ئەو هێڵەیە درێژ ئەبێتەوەی کە لە بەشێک لە ئێمە دوو زمان هەیەەوە بەتایبەتتر کە دێتە کەرکووک و کردی و ئەم سنوورە چاوەڕوان دەکرێت ڕێژەی هەناردەکردنی نەوتی کەرکووک لە 250,000ەوە بەرز بکرێتەوە بۆ 450,000 بەرمیل لە ڕۆژێکدا. بەڵام ئەو هەنگاوە بەندە بە دۆخی سیاسی و ئەمنی ناوچەکەوە. هاوڵاتیانی کەرکووکیش دەڵێن هیچ لە دۆخی ئێمە ناگۆڕێ، چونکە لە ڕابردوودا نەوت نەبووەتە هۆکاری خۆشگوزەرانی و خزمەتکردنی شارەکەمان. واتەمانم بۆ 30 ساڵە چێت چی سوپارێکم وڵی هیچ سوپارێکم لە نۆتە نەکردووە کاکە تەنها بۆ لایەنی سیاسی بۆ فەقیر نییە بە هیچ شێوەیە. ئەبا ئێسام شارە ژێرخان نییە وەکو ئاڵتون بۆیە ئەبا ئێستا خزمەتێکی ئەم شارەوە بکرانیە بە ئەو پەڕێەوە ژی ئەو پەڕی خۆشگوزەران بۆیە خەڵکی ئەم شار هیچ شێ بۆ خەڵکە نەکراوە بەڕاستی. ساڵی ڕابردوو حکوومەتی عێراق ڕێکەوتنی لەگەڵ کۆمپانیای BP واژۆ کرد بۆ نوێکردنەوە و پەرەپێدانی کێڵگە نەوتیەکانی بای حەسەن و جەمبور و خەباز. ئەو ڕێککەوتنە بە مەبەستی زیادکردنی بەرهەمی نەوت و گێشەپێدانی بەرهەمی غاز و باشکردنی ژێرخانی وزە واژۆ کرا. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، کەرکووک. بەڵێم هەر لە عێراقێ بینن تەوی فشارێن کۆمێن چەکدار و حکوومەتی ڕۆژنەماوان لەوی وڵاتی و لە هەرێما کوردستانیشی ناودا کارێ خوا لە ژێر نیرێن زەحمەت دۆمینن لەڤێر لە واشنگتۆنا پایتەخت ناوەندە ئەتلانتیک کاونسل پانێلێک دەربارێ ڕەوشە ڕۆژنەماوانان لە عێراقی لە دارخستێدا پسپۆرە بەحسا مەترسی و زەحمەتیان لە پێشوان کرن. هەفکارەمە سەمیرە عەلیمەندی لور بوو و ئەو راپۆرت ئامادەکریە. زێدەتری 200 ڕۆژنامەوانان دە 13 ساڵاندا لە عێراقی هاتنە کوشتن. لە واشنگتن دە پەناڵا ژعالیە ئەتلانتیک کاونسل بە هاتبوو ڕێکخستندا پسپۆر و ڕۆژنامەوانên عێراقی و یەن ئەمریکی یەن لە عێراقی کار دەکەن زەنگلا مەترسیە لێدان. بتایبەتی پشتی بوویەرا ڕەباندنا ڕۆژنامەوانە ئەمریکی شەڵی کەتلسن لە مەها نیسانە بۆری ژعالیە کەتائب حزبەڵڵاڤە بەریک و بێبەردان. ئارمانجەمە ئەوە کو ئەم باڵێ بکشینن سەر
هرگفن لسر مدیای لعراقی به تایبتی جاری کومن کجهلا ایران و تینا پشتگیری کرن. هندزانن عراق جهکی پر مترسیداره هم جبو روزنامه‌وان هریمی و هم جبو بیانیان. جبو روزنامه‌وان عراقی روشا کسین که هول ددن راستیا لسر کومن چکدارن لعراقی بدن خرابتره. لگوری نیشاندکا ریخستنا پیامنیرن بیسنور عراق د سالا 2026 دا دواره آزادی روزنامه‌وانی دا لرزا 162 جناف 108 ولاتان بو نبونا جزای سدما سرکه یا روشا مترسیداره لگوری کمیته پاراستنا روزنامه‌وانان CPJ دوان سالان دا گلک روزنامه‌وان هاتنه کشتن و گرتن بی کتاوانبار بهینه جزا کرن. قتلهم العديد من الصحفيين. جلك روزنامه‌وان هاتنا رواندن و پاجی هاتنا بردان. لی یم بر پرسیار نه هاتنا گرتنو نجیب دادورانه هاتنا دادگه کرن. اف یک دبا صدام کو اتمسفیرک ور افراندن کو روزنامه‌وان خو به بردوامی د بنګ فیدا ببینن. مخابن اف گف بردوامن و حکومت عراق نکاریه جبو روزنامه‌وانان چل عراق بگشتی و چجی لهرما کردستان هاویردوره که اولا پیدا بکه. جبو افراندنا جنگه که اوله جروجنامه‌وان را عراق پی تیوی به ریفورم سیاسی راستین و بجه اینانا دستوری هیه. بۆ باشکردنی ئەو دۆخەی کە ڕۆژنامەنووسان کاری تیاکەن لە ڕووی ئازادیەوە لە ڕووی سەلامەتیەوە لە ڕووی دەستگەیشتن بە زانیاریەوە عێراق پێویستی بۆ یەک کەش و هەوای حکومڕانی بە شێوەیەکی گشتی لە عێراقا باشکات. دەستوری عێراق کۆمەڵێک مافی دابین کردووە کۆمەڵێک پارێزگاری دابین کردووە بەڵام ئەم مافانە جێبەجێ ناکرێ پەیڕەو ناکرێ لەبەرەوەی کە فکری مرکزی کە لە پێش تەبەنیکردنی ئەو دەستورە هەبوو لە جێبەجێکردنی ئەم دەستورە پەیڕەوەکرێ ئەو مافانە پارێزگاری لێ ناکرێت. دوو عێراق بە قەیرانی جیاوازە ئەڕواکە لە شەڕی تایە شەڕی قاعیدە شەڕی داعش و ئێستاوە شەڕی ئێران ئەمانە لەو کاتانەیە لە گرژی تائیفی بەرزە بێتەوە. دناوبەرە زەختên çەکان û nebûna cezayê de pêşeroja rojnamevaniyê dibin metirsiyê daye. Lê tevî hemû gef û astengiyan rojnamevan hewl didin ku dengê rastiyê zindî bihêlin. Semîr Alîmendî, Dengê Amerîka. پارتی نوێ بە سەرۆکایەتی ئۆزگۆر ئۆزەل کە تازە پێکهاتووە ڕایگەیاندووە شاندێکی تایبەت ڕەوانەی پارێزگا و شارە کوردیەکانی باکوور دەکا. شاندەکان هەفتەی داهاتوو دەست دەکەن بە کۆبوونەوە لەگەڵ دانیشتوانی ناوچەکە بۆ وردبوونەوە لە داواکاریە سیاسی و کۆمەڵاتیەکانیان هەنگاوێکە دەتوانێت ئاماژە بێ بۆ هەوڵەکانی حزبەکە بۆ فراوانکردنی کاریگەریەکانی لە ناوچە کوردستانیەکان. هاوکارم ئۆزلەم یاساگ لە ستودیۆ لەگەڵمانە بۆ ئەوەی زانیاری زیاترمان لەم بارەوە بداتێ. ئۆزلەم دەزانم تۆ بە پێی ئەوەی کە خەڵکی باکووری بە وردی بە دوواداچوون بۆ ئەم هەواڵانە دەکەیت. ئەم شاندە کە تەرخان کراوە ڕەوانەی شارە کوردستانیەکان بکرێت کەی قەرارە کەی بڕیارە بچن و پلانەکانیان چییە؟ بێ لە گۆر داخوایانە ببورینه لگور داخویانی دیگری سروکی پارتیانو یعنی یعنی پارتی افشاندیانه و جه هفته یا پیش دست بکار بکن اویج سه یا جه چار اندامین جواتا ریوبریا پارتیانو و پارلمانتران پیک ورن اوی بچن 21 باجارین کردان لوان باجاران اوی بجواکن جودا سازین سیویل ولاتی دنگدار و سیاستوانین حرمیره جوینین رو برو پیک بینن بفرا و پیشره اوی راپورتین جدا آماده بکن و ناوندا گشتی یا یعنی پارتی یا جی پارتیانو اوی ریخستنین خوین لوان حرما لگور انجامین و نرخاندنین وان راپورتا آماده بکه لی پارتیانو هین دیار نکریه کو اف 21 باجارانا کی جان باجاره و ev بفرمی کینگی ev شاندیانا بچن وان حرما ام بهوره ویا بشوپینن. باشه اصلا چما پارتیانو وسا گرین یک وسا تایبه ده وان باجارن کرده یعنی ما بستم جویه که او حتی کیجان راده و ev یک باندوره یعنی اف پنگاوین هم باندوره ل سیاست هرمی لباکور بکن و هر وها پیش برکه لگل پارتیا یعنی دم پارتی. بله.
ويعني تشتكي نوتشي دبا خوياي بله هری داوی سیروان مهمو دیدید کو دنگدرین کرد تنی نل حرمین کردان ل سرسر باجارین گرینگین ل ترکیه جین وک استانبول، انقره، ازمیر و مرسین جی دکارن انجامین هل بجارتنا بگو هرینن یا جی باندورک مزم بکن. اوید لکو دردید ل هل بجارتنین حرمیین ترکیه داوی دکر. و دمی دم پارتی جی و هل بجارین gelek hilbijerin Kurdancı pişkiri dabun ve çağı CHP bu anlaha Özgür Özel ve çağı serok bu anlaha bu ye partiyanu li Halettin Yagring Sirvan tevikud le Türkiye jmara dengdaran le gor nasnamaya etniki nayi diyar kırıncı ligor raporten navneteveyi te tehmin kırın kuj sedi bist nüfusa Türkiye Kürde evji jmara dengdayren Kürt derdixine hole ve ki avayeke berbiçaf le jibovi kem dikarın bejin ku gello ev taybet serdanana evli ser hevsengiya siyaseta Türkiye çava bu göherine ya jinu parti bir keve peşbirkek bir dem partiye ne diyare de ve konağı da emni karın tiştek bejin le helbet emdi karın tene bejin ku partiyanu ezba verdikim ku vana da bine u duxaze xo bigihine dengderin Kürt. Bale. Spas özlem bozan yer yakanet. Spas. هر سال فستیوالا کوتلکان یا کردی ل باجاروککی نزیکی اورشلیم اسرائیل ل دار دکوه دوی فستیوالی ده کردن جهو ل هفت جوون و خوارن و موزیک و چاندا کردی به هفره پیروز دکن پیامره الیان چوه فستیوالی و اف راپورت شاند لەبەردەم ئەنجومەنی شارەوانی شارۆچکەی مێڤاسرێت زایۆن فیستیڤاڵی کوبە بەڕێوەچوو. کوردەکانی ئیسرائیل لەم فیستیڤاڵە لەگەڵ کوبەی جۆراوجۆر چەندین خواردنی دیکەی کوردەواری پێشکەشی ئامادەبووان دەکەن. ئەو خواردنە یعنی حتا کوردستان گەڵخوای نای. یعنی ئەو کوبێ و یەپڕۆ و برنجی ئەمە خوارێوەنە حتا نوە. ئەم کوردەی لێرە کۆبۆتەوە هەر یەکیان لە ناوچەیەکی کوردستانەوە هاتوون و هەر یەکیان کوبەکەی تام و بەرامێکی جیاوازی هەیە بەڵام هەمویان لە خاڵێکدا یەکدەگرنەوە ئەویش ئامانجی زیندوهێشتنەوەی کوردایەتی خۆیانە. کوبە نەنکم بەبیر دەهێنێتەوە کاتێک لە هیوانی ماڵەکەیان لە گەڕێکی کوردەکان لە ئورشەلیم کوبەی سوور دەکردەوە و ژنانی دراوسێ دەهاتن بۆ لای. لە پاڵ کوبە و خواردنە کوردەواریەکانی دیکە وەک هەمیشە گۆرانی و هەڵپەڕکەی کوردی بەشێک بوو لە چالاکیەکانی فیستیڤاڵەکە. ئەمڕۆ فستیڤاڵی کوبە قەزای گەشی کوردەی لە کوردستان ئاشپەزیانە کرد درستیانە کرد خانوادەی لە کوردن وێرە هەر کامیان تەرد خۆیان و نەوەی خۆیان کوبە دروستەکەن ئافروشن لە مردم و مردمیش بان زۆر هەزەکەن و ڕەقسەکەن ڕەقسە کوردی موسیقی گەجوورە. فستیڤاڵەکە بۆ نەوەنوێیەکانی کورد لە وڵاتە دەرفەتێک دەبێت لە ڕێگەی ئەم خۆراک و هەڵپەڕکێ و گۆرانیە کەمێک ئاشنا بن بە کولتوری کوردەواری هەرچەندە لە کوردستان ناژین. من بە کوبە و یاپراخی نەنکم و لە ماڵی باپیرم بە گیانی ڕێزکردن لە خێزان گەورە بووم. بە دڵنیاییەوە دەمەوێت سەردانی کوردستان بکەم گەشتێک دەبێت بۆ گەڕانەوە بۆ بنەچەی خۆم. فستیڤاڵەکە هەتا شەو درەنگ بە هەڵپەڕکێ و گۆرانی کوردی بەردەوام بوو. نەتۆناڵم ئەمەی ئەم لە شاری زاخۆ قڵایی مێژووی شارەکە هێشتا وەگی یەکێک لە گرنگترین شوێنەوارە کولتوریەکانی ناوچەکە جێگای سەرنجە.
بینایەکە شوێنەوارناسان پێیان وایە تەمەنی نزیکەی 5,000 ساڵە و بەڵگەی بوونی شارستانیەتی کۆنی تێدا دۆزراوەتەوە. قڵاکە تەنیا بەشێک نییە لە مێژووی زاخۆ، بەڵکو هێمای پاشخانی دەوڵەمەندی کولتوری ناوچەکەشە. لەم راپۆرتەدا خەتاب عومەر چاوێک بە چیرۆکی ئەم شوێنەوارە مێژوویەدا خشاندووە. ژبنگەیەکی سەربازی بۆ ناوەندێکە گەشتیاری. گەلها زاخۆ دووەم ناسناوێ باژارێ زاخۆیە. تەمەنێ ئەڤان بەران 5,000 ساڵە. هەربەرێکی چیرۆکە شارستانیەت و میرگەیەکی دنافخوادا بەشارتیە. ما هالکۆلین تێدا کرد ئەنجام دا ما چین دیتن یعنی حتی بژن چینیت خارێک و عدد تێکەلە دوماهیک جێژیانێ ما 6 جه هەل بژارتنت نافکەل هێدا دەوروبەرێ توێ الوێرێ دەرکەت ئەو چینا دوماهیکە تایبەت الویجێ بەرامبەر سیکا کەون ئەو چینامە دیتی ما پارچە جارکا دیتن بژنێ فترا حەسوونە سەردەمەکە 6500 ساڵە دەست پێت کردن و دیڤدا سەردەمێدی ژیتێ هەندی هەژمارە بەرێنکەلهێ بڕیارên کاربەدەستان و پیتên nivîsîn û xwandinê li ber sîbera van beran hatîne derkirin û xwandin. Dibît karbedestên biryar derdikirin di jiyanê da nemabin. Lê hêşta xwendkarên li ber van beran dixwandin. Disaxin. اما روشاوا اول نوکل بیره که بچکی فتر بچین قطبخانه بی قطبخانه سال 1912 ها تبکنه سرچرخ عثمانیا و خواندن به زمان ترکی بی سال 1920 وقت عراق بی دولت سال 1922 هر قطبخانه بیره و بی بس به زمان عربی بیره من البیره داکرین که تقولنه مدرسه زاخ الثانية بعربي بي يعني قطبخانه زاخو يادوي پشتی پرادلال کلها زاخو یا بناسکری به قشلا زاخو دوام ناسنامه ایدی اف دوام ناسنامه بشکه جهماین شانازیا زاخویان گله جارات بینی که بجنه یانا زاخو کلها صوره نشانویه که کلها خاراگیریه یعنی زاخو اش ابرو که ببرنگه گوهرینا بی دریسی بچتت خوناغه کادی دا ایدی بجنگت دزوینانا ناسناوا شروع گشتیاری و کو جایی که پراستیجی که بجن شینواریه پنجرین اوی کلهی دروشگارین میجوی دا دیدوان بریارین شر و هوارین زندانیان بون ایدی پنجر و جور و بر و بان کلها زاخو کیف خوشین دیتن و همبیزا دیوان و سترانین گشتیارانن دیمنین زاخو دروژا اورو دا ترنازن بشف جی کلها زاخو ناهل گشتیارو زاخوی جی خاطر خو بخازن خطاب عمر بو دنگی امریکا زاخو بله زاخو جی ام دچن دهو که هر لهرما بهدینان دمینن جبر پلین بلندین گرما هاوینه لعراق بگشتی و به تایبەت لە باشوور و ناوەڕاستە وەڵێت ڕونشتوانên wan herêman wekû geştyar ber bi havîngehên herêma Kurdistanê ve diçin parêzgeha Duhokê jî yek ji herêmên navdar e bi havîngehên xwe yên xweş û xwezaya xwe ya bede û ka em bi hev re li vê raportê temaşe bikin. Li werzê havînê gelê Iraqê qesta havîngehên ciyayên herêma Kurdistanê dikin. Li kelegerma havînê û bi xweşguzeraniyê خلک عراق و بیانی تینا هاوینگهن باجر دهوکه گو روش و رونقکا پرمزن به دیاره ام جگر ماموصل و نبونا کهربه رویانه ویدره سپاسکو بهم ودانه که پراج خوشیه لگل بلندبینا پلیا گرمه و به کهربایی بردوام لعراق بشرالوز جماره اکا مزن جهوالاتیان وکی سیرانچی بری خواه ددن هاوینگهن حرمه لدورین چیایین باجار دهوکه گو بسرشتکی خوزای گلک جوان و سیلوان نافداره و بوی آوایی دهوک بوی یک جمزن ترین کرت خوشگذرانیا نافخواهی و قربالغیه که گلک مازن پیو دیاره برو واجی بغدا ابدره خوزاییه آب و هوا گلکینه دوامت مدرسه جنینن اوجی اگر که رئیسیه که گشتیار الخار و نوارست عراق قصد هاوینگه ما بکد
پایفداری کرت هاوینگه پارێزگەها دوگێ شەماڵ جەعفەر دەبێژێت کو ساڵانە بە هزاران سەیرانچیên بیانی قەست تاوان هاوینگەهان دەکەن و چەرخە ئابووریە هەرێمی دەبیاوێ هۆتێلان باش دەزڤڕە. هر اگر جی او بوینه افشاره کن داوی بویا دیسان مکاتب و سفارات قنصلیات دیپلماسی تبلیغ حولاتی خود کر آن آگهداری آوانات کر سردان عراق نکنه و جبر هنده ریجا گشتیار بیانی بو پارزگاه دهو که و العراق بگشتید افصاله دا کیم بویا لبلی جبروی شرین هادم هم بالیوز خانین بیانی هم جی حکومت عراقی هجداری داینه خلکی خواه گل پیخامت پاراستن و امناهیه سفران نکن و خواب پاریزن. لو ماجینه وکی سالن بری قربالغه لی هم دیسان خلق گلک دید. جعفر دبیجد پارزگه ها دهو که بتنه پتری 205 هاوینگه هنو نیزی 705 هاوینگه ها کو دکار 1500 حتی 1700 کس دشوکی دا لی ببینه مهوان. بله بفرو خوش و راپورتک بالکش سران راکش و راستی از بخود شما هندک وان هاوینگ حال دهوکی چیه دهوکی من دهوک نه بلام هورامان گلکی نزیکی سقایا سروشتکشیان هری زور نزیک لیکتر او کانیا و دارو کباب و ماسی 205 هاوینگه هنه لدهوکی هات شتکی لپاریزگاه دهوکی بگشتی هجمارا گلکی بالکش بله وایا فاطمه وەک لە راپۆرتێک تا هاوکارم فاتمە سندیم راپۆرتەیە بۆ ئامادە کردبوون ئێستاش لە ستودیۆ لەگەڵمانە بۆ ئەوەی باسی ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستانمان زیاتر بۆ بکە ئەو ناوچانەی کە لە راپۆرتەکەیشدا ئاماژەی پێ نەکرابوو. زۆر سپاس بەفرا بەڵێ بێگومان هەرێما کوردستانی بجهن خوین گشتگذاری نافداره و ته وسط ناسین و هر سال نمازه دم سال هاوینه دا به میلیونان مهوانج باشور عراقی سردانا باجرین ویدکن کسکاتی و هنکاتی یا هوای زیده باری وی که هبونا امناهی که پتر لعالی باکور عراق حتی باشور هیا خلکش باشور برف هرمه ود کشتن اوه جبلی هنده که به پاریزگه ها دهو که هر وکی تگود سیروان 205 هاوینگه لیهنه تشید 1700 مهوانا شوه بحوینتن تشتاکی گلک بالکشه دمو از بخال کردستان بیم ام دچوینا همی سیلاوا وان جها یعنی دمو او خلکش باشورت هات نتنه بو سردان و سیرانت هات یعنی وان دگو صالح همی اف چند روزل هریمینه یان اف چند روزل وان سیرانگهانه بهنا خوادن و دبن مرو وقتی وقت چه عمل امریکات بجین امک روبوتا کاردکین الویری ام دا همی گاوا ماندینه الاوانجی عینی دشتید گود ساله ام همی ماندینه دمو ام تیم ویره و ام واها وینگهات بینون و هینکاتیت بینین گلک کیفامت تو ام دبن ام جنی تین سر دنیاه شجی گوتنه کو نتنه پارزگه ها دوگه ل پارزگه سلیمانیه و حوله هر واسا پارزگه ها حلب چجی هر وگیند نقشه داده بینن لویره خودان هاوینگه گلک بناودنگه لهکتو ماتت وان مجیبوان هل بجارتینش برکو برنامه یامه چیای کرک سیلاوا بخاله گلی علی بک زیده قربالغیه که مازن سالانه بخواد بینتن و هر وسط گلها حولره هجی گوتینه که گلها حولره بشواهی گلک خوشه گلک قربالغی پیودیاره و همی آلیا ونتن اوش بلی هنده کل پارزگه ها حلب چجی احمد آواه یک خلق گلک قصدت کته بلی هنده دما ام بچین و قصدا پارزگه ها سلیمانیه بکن جه هر دیار یکو سیرانچی قصدت کنه پارزگه ها سلیمانیه بنداوا دوکانه لبنداوا دوکانه و گلک جهندی ترین سلیمانیه خلک باشور قصد کنه نه تنه خلک باشور عراقی بیانی جیج اروپا و امریکا جی گلک خلق قصد کرنه لی سال جبر هبونا شری و نه آرامی نشیانه بین هم دیسانجی قربالغی هیا اگر مازننده جسیر وان بفرو کو خلق گلک بروان
جهن سیران آورده چه طولوان هاوینگه ها تحوهتن اف سالل کردستان گلک باران بارین درو دراف پقین کهنی گلک تر آون خابیر و تجی آوه روی و ریبار گلک رابینه لو ما هیوی دارم که دو ماهی هفتی اجی و وی راپورت اجی آلی خواه کارمندت دنگ امریکا و دخوازا دو ماهی هفتی که خوش بو همیان دکم. سپاس فاطمه براسیت شکی بالکیش کو دمک از الهاوینگه که پاریزگاه هولیر دهوکی بوم لویده که پام گشتیاره که عراقی هاتو بگو وقت جوالاته کی دشوالاته کی دن براستیجی دو شکی یک جار جدای گلکس سپاس بو راپورت فاطمه. سپاس فاطمه. بەڵێ گەیشتنە کۆتایی بەرنامەکە بینەرانی ئازیز و هیوادارم کات و ساتێکی ئارامتان هەبێت. ببینین خێر و خۆشیێدە. بینندگان محترم سلام. به برنامه خبری دری تلویزیون صدای آمریکا از واشنگتن دی سی